وەکو زانایان فەرموویانە إن الله يدوم الدولة العادلة وإن كانت كافرة ولا يدوم الدولة الظالمة وإن كانت مسلمة. بناغا دات پەروەریە، بناغا دات پەروەریە بۆ بەڕێوەبردننی وڵات. خوای پەروەردگار دەوڵەتێک پایدار دەکات ئەگەر دات پەروەر بێ با کافریش بێ. هەروەها دەوڵەتێک لە ناو دەبات با مسلمانیش بێ کاتێک کە ستەم و ناڕەوایی تێدا بێ. بۆیە فیرعەون کە هەم کافر بوو هەم زاڵم بوو عەقڵی خۆی پێ هەموو شتێک بوو، نەدەگەڕایەوە بۆ خەڵکی، نەدەگەڕایەوە بۆ ڕاو بۆچوونی زانایان لە وڵاتدا. دەیگوت ما ئوریکم ئیلا ما ئەڕا، دەبێت ئێوە ئەو شتە ببینن کە من دەیبینم. چاوی ئێوە هەمووی کوێرە، عەقڵی ئێوە هەمووی سفرە، ئێوە هیچ نین. وجعلوا أعزة أهلها أذلة، خەڵکەکانی هەمووی زەلیل کردبوو. هەموو کەسانێک کە بیزانایە تۆزە قسەیەکیان هەیە زمانی دەبڕین، تەنها عەقڵی خۆی بەکاردێنا. سەرنجام هەم خۆی لە ناوچوو، هەم میلەتەکەی لە ناوبەرد، هەم حەزارەتی میسری لە ناوبەرد، هەمویان لە دەریای نیلا خنکان بوونە عیبرەت، بوونە پند بۆ خەڵکی تر. لە دوای ئەوەشەوە هەتا ڕۆژی قیامەت بناغەی بەڕێوەبردننی وڵات عەقڵە، ژیریە، دادپەروەریە. ئەگەر وڵاتێک دادپەروەر بوو ئەو وڵاتە با کافریش بێ خوای گەورە لە دنیادا دەیهێڵێتەوە. با وڵاتێک خۆی بە مسلمانیش بزانێ بەڵام کوفر و شیرکی تێدا بوو، لەگەڵیشیا ستەمی تێدا بوو، ستەمی فەرمانڕەوا و دەسەڵاتداران بۆ گەل و میلەتی مەزلوم، ئەو وڵاتە بەرەو وێرانی دەڕوە، ئەو شەعبە بەرەو لە ناوچوون دەڕوە. کەواتە بابەتەکەمان لە قورئانی پڕبەرەکەت و بەخششا پێیوتین کەوا عەقڵ و ژیری جیاوازی نییە لە نێوان پیا و ژندا. دەکرێ عەقڵی پیاوێک وەکو فیرعەون وڵاتێک لە ناوبەرێ، ئەکرێ عەقڵی ژنێکی فەرمانڕەوا وەکو مەلەکەی سەبە وڵاتێک ئاوەدان بکە و میلەتێک هەتا قیامەت بەختەوەر بکە. عەقڵ و ژیریمان با بەکاربێنین، هەر وشەیەکت بیست سوودێکی لێ ببینە. لە کۆتایی ئەم پرۆگرامەشدا پرۆگرامی کلیل پێمان دەڵێ جار هەیە یەک وشە کلیلێکە دەرگایەکی ڕەحمەت لەسەر دەکاتەوە. کتێبێک بخوێنەوە جار هەیە لەو کتێبەدا چەند وشەیەک فێر دەبی، لەوە ئەچێ یەک دێڕی یەک وشەی ببێتە کلیلێک بۆ کردنەوەی دەرگاداخراوەکانی ژیانت لە داهاتوودا.